سڵاتان لێبێ ئازیزانی هاوڕێم چۆنن بە هیوام کە زۆر باش بن لە هەر شار و شارۆچکەیەک بن. هەر وەکوە بینن من ئێستا لە نەخۆشخانەی هیوام بۆ ئەوەی کە خەونی مناڵەکانی ئێرە بەدی بێنم. چونکە وەکو ئاگادارن لێرە کۆمەڵێک مناڵ هەیە کە خەونی جوانی هەیە. جا پێم خۆشە کە دڵخۆشیان بکەم و بتوانم کە هیوایان بۆ بگەڕێنمەوە. جا ئەمڕۆژ مناڵەکەمان هەر لێرەیە ناوی کەنارە، بەڵام لە کەرکووکەوە هاتووە بۆ لامان بۆ سلێمانی. جا خەونێکی جوانی هەیە، پێتان ناڵم خەونەکەی چیە، بۆ ئەوەی کە لە کەنارەوە گوێبیستی خەونەکەی بن و بۆمان باس کات و ئێوەش لەگەڵمانە بن ئەمڕۆ کاتێک خەونەکەی بەدیێنین. جا بیریشم نەچێ ئازیزان، ئێوەش هەر خەونێکتان هەیە بڕواتان سەرەتا بە خەونەکەتان هەبێت، دواتر کاری لەسەرکەن بۆ ئەوی کە خەونەکەتان ببێ بە ڕاستی و بگەن پێی. و ئەمڕۆ منیش خەونی کەنار ئەەکەم بە ڕاستی و بۆ ئەوی کە دڵخۆشی بکەم. بیریشم نەچێ پێتان بڵێم کە کەسێک هەیە سەرەتا پێم خۆشە پێتان بناسێنم و باسی کۆمەڵە کار و چالاکیمان بۆ بکات. لەگەڵمانە بن بزانن کە ئەو کەسێک هەیە و خەونەکەی کەنار چییە و چۆن کاری لەسەرەکەی ئەمڕۆ. با دەست پێ بکەین. فەرموو بەخێر چۆنی کۆژین خان بەخێر بێتەوە. زۆر سپاس دەکەم بژیت. ئازیزانی هاوڕێم پێم خۆشە کە کۆژین خان خۆی بناسێنێ و کار و چالاکیەکانی خۆشیان بناسێنن، چونکە ئەم ماوەی زۆر هیلاکمان کردوون. زۆر سپاسیانەکەین کە وەکو ناوپارێزی کوردستان لەگەڵمانە بوون. بەڵێ من ناوم کۆژینە، توێژەری کۆمەڵایەتیم لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. پرۆژێ ئارا لە ساڵی 2013 لە نەخۆشخانەی هیوا کارەکات. ئێمە کۆمەڵی کار و چالاکیمان هەیە بە بەردەوامی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی ئەو منداڵانە دەکەین کە لێرە چارەسەر وەرەگرن. کۆمەڵی چالاکیمان هەیە، بۆ نمونە تا ئەو کاتەی چاوەڕێەکە دکتۆرەکە بانگی بکە بۆ لای خۆی، لەو کاتای لە ژووری یاریەکە چالاکی وێنە کێشان، گۆرانی وتن، کاری دەستی چنین ئەم شتانە ئەنجام ئەدەین. هەروەها چالاکی بۆنەکانمان هەیە، بۆنەکانی وەکو سەری ساڵ، جەژنان، یان ئەگەر مناڵێک مەوهیبەیەکی هەبێت یاخود توانایەکی هەبێت لێرە ئێمە هاوکاری ئەبین کە پەرەبە بە تواناکەی خۆی نەک لەبەر نەخۆشیەکەی لەبیری بکات. بۆ نمونە مناڵمان هەیە دەستی ڕستمێکی باشی هەیە وەکو وێنەکانیان دیارە، یاخود مناڵمان هەیە کاری چنین ئەکات، یارمەتیمان یاوە زیاتر پەرەی پێبات، یاخود کاری ئەکسسوارات بە مور و زەنگیانە. زۆر باشەکەن، دەستان خۆش بێ، لۆشتان ساغ بێ. لەبەرەوەی کە منیش ئەم ماوەیە سەردانی ئێرە ئەکەم، هەندێک جار بینیمە کە مناڵەکان لێرە پلەیستەیشنەکەن. ئێوە ژوورێکیشیان هەیە تایبەتە بۆی کە یاری بکەن و ژووری وێنە کێشانیان هەیە و ئەش بینم کە چەندێک بە جوانی وێنە کێشن و وێنەکانیان لێرە هەڵتان گرتووە، ئێوە وەکو یادگاری لێرە بۆیان. بەڵێ لەبەر ئەوەی کە مناڵەکە کە سەرەتا تووشی ئەم نەخۆشیە ئەبێت، بۆ ماوەی مانگێک داخلی نەخۆشخانە ئەکرێت و ناتوانێت بچێتە دەروی نەخۆشخانە. ئێمە ژنگەیەکی وای بۆ ئەرەخسێنین کە بێتاقەتی نەکات عیلاج و دەرمان و کانۆلا و فەحسەکە. کۆمەڵە یاریمان بۆ دابین کردوون وەکو یاری فکری کە یارمەتیان ئەسابیان هێواش بێتەوانێ، وێنە کێشان کە ئەوەش هەموو ئازارێکی خۆی جاریوا هەیە بە وێنەیەک دەرئەبڕێ. بۆ نمونە لە وێنەکانە دیار هەنێکیان یاخود ئەمانەی ئێرە مناڵەکە بە عیلاجەوە ڕسمی عیلاجەکەی کرد و ڕسمی خۆشی کردووە، هەموو هەستێکی خۆی دەربڕیوە، یاخود لەم وێنەی ئێرەیە مناڵەکە خۆی قژی پێو نەما بەهۆی عیلاجەکەەوە، قژی بۆ ئەم کتە چنیوە. زۆر جوانن، بەڕاستی دەربڕینێکی زۆر جوانە کاتێک مناڵەکان کە خۆیان وێناکێشن لە ڕێگەی وێنەکانیشەوە ئەتوانی کە هەستی مناڵەکان ببینیت و بیخوێنیتەوە. جا ئاگادار بووم کاتێک کە هاتین ژوورێکتان هەیە بۆ پشکنین خوێن وەرگرتن لە مناڵەکان. مناڵێک لەوێ زۆر ئەگیریە، کۆمەڵێک وەکو ستافەکەی خۆتان هاتن کارمەندەکان یاریان بۆ هێنا و یاریان لەگەڵ کرد و بیریان بردەوە بۆ ئەوەی کە بتوانێت پشکنینەکەی بکە. یعنی ئێوە توانی وتانە کە لە ڕووی دەرونیەوە هاوکاری مناڵەکان بن و هاوکاری خێزانەکانیشان بن، دایک و باوکەکانیش. بۆ نمونە ئێمە بەئەکیدی ئێمە بە بەردەوامی هاوکاری خێزانەکانیانی هەروەها لە کار و چالاکیەکانی منداڵپارێزە مانگی نۆ تەرخان کراوە بە بڵاوکردنەوەی هۆشیاری شێرپەنجەی منداڵی، لەبەر ئەوەی کە خێزانەکانی ئێمە بەرچاوڕوونیەکیان نیە
سەبارەت بەم نەخۆشیە بۆی کە تازە داخل ئەبن دایک و باوکەکە ترسێکی زۆر لە دڵیانە ئەمە پاڵپشتی دەرونی دایک و باوکانیش ئەبین هەروەها و لە دەرەوەی نەخۆشخانەش بە بەرداوامی ڕێنمایی بڵاو ئەەکەینەوانێ لە مانگەدا کە نیشانە سەرەتایەکان بزانن زانیارەکانی سەر نەخۆشیەکە بزانن و ئەو ترسە لە دڵیانە نەمێنێ بۆ نمونە ئەگەر نیشانەیەکیش هەبوو چۆنەی مامەڵی لەگەڵا بکات و زوو فرێ بکرێت. زۆر ڕاستە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ دڵخۆشم کە ستافێکی ئەوە ئەبینم چەند بە باشی کارەکەن و هاوکاری مناڵەکانەکەن جا مناڵەکەی ئەم ڕۆمان کە ئێوە خۆتان بۆتان ڕێخستون نای کەنارە تەمەنی 6 ساڵە و لە کەرکووکیشەوە بەڵێ لە کەرکووکەوەی عیلاج وەرئەگرێ و زۆری حەز لە یاری و ئەکتیڤیتی و کاری دەستیە. زۆر باشە کاتە پێم خۆشە ئەگەر تۆ مۆڵەتم بێتێ بچم بۆ لای زۆر سپاس بۆ زانیاریەکانە دەستان خۆش بێ و لەشتان سان بەخێر بێ. زۆر سپاس کاتە با من بڕۆم بۆ لای کەنار لەگەڵمانە بن. کەنار چۆنی؟ باش. فەرموو ئەم گوڵەشە پێشکەش بێت. جوانە بە دڵ تا سێرێکی کە. جوانە. حەزت لە ڕەنگی پەمەیە؟ چوون بە تایبەت پەمەیی و سپین بۆ هەڵبژاردی. باش. بەخێر بێی دڵخۆشم کاتویتە سلێمانی و لە نزیکەوە یەکمان بینی. ئازیزانی هاوڕێم ئەمە کەنارە. کەنار سڵاوی بکە بۆ هاوڕێکانمان. باشە پێمان بڵێ کەنار خەونی تۆ چییە؟ ئێمە ستافی ماوەی مناڵانی کورسات هاتوین بۆلات بۆی کە خەونەکەت بەدی بێنین وتیان خەونێکی هەیە با بزانین خەونەکەت چییە؟ خەونەکەم؟ چییە؟ بۆ ئەڕۆین بۆ هی. حەزی لێ بچی بۆ شاری یاری؟ پیانوتم وتیان حەزی لێ کەنار بچێ بۆ شاری یاری. بۆچی حەزت لێیە؟ حەزت لە یاریکردنە؟ باشە ئەی لە ماڵەوە یاریەکەی خۆت؟ یاری بە چیەکەی؟ یاری بە من دلعاب و ئەوانە. یاری ئەی نەکردووە ماڵە باجێنە؟ ماڵە باجێنە هەیە منیش بە مناڵی زۆرم کرد زۆر خۆش بوو جاوە قۆری پیاڵەکەمە هێنا قاپەکان بهێنە خواردنم تێ کرد تۆ جوواکەیت؟ زۆر باشە ئەی هاوڕێت هەیە؟ لەگەڵەوانە یاری و کردووە؟ یاری چیەکەن لەگەڵان؟ بخۆ من یاری چاوشارکێکەکەینەوە. چاوشارکێ منیش زۆرم حەز لە یاری چاوشارکێیە. تۆ ئیبیتەوە؟ ئەتوانی زوو دۆزیتەوە؟ دواتر خۆشمان یاری چاوشارکێکین بێکەوە باشە؟ باش. ئەی پێم بڵێ کاتێک سەردانی نەخۆشخانەی هیواکەی بۆ وەرگرتنی چارەسەر لێرە یاریەکەیت؟ یاری چیەکەیت؟ یاری ئەم هینەم کردو ئەم جۆلانەیە؟ جۆلانەکانیش کردووە. ئەی لێرەکەیت مناڵی کەشی لێ بە دڵنیاییەوە ئەو کاتە هاوڕێی کەشە ناسیت یاری لەگەڵانی شاکەیت؟ کەواتە کەنارە حەزی لێ یاری بکە وایە؟ تۆ تەمەنت چەند بوو؟ 6 ساڵ. نا. ئەی 6 ساڵ نەبوو. ئەی چەند؟ 7 ساڵی تا درێژ بین. من ساڵە بچووکم کردیتەوە. تۆ لە قوتابخانەی؟ ئێستا لە ڕوو. ئەم ساڵە ڕۆی بۆ قوتابخانە؟ ئەم ساڵە چی بۆ پۆلی یەک؟ وایە؟ شڵا سەرکەوتوبی. قوتابخانە زۆر خۆشە. تۆ حەزت لە قوتابخانەیە؟ جا لە قوتابخانە دەتوانی کە هاوڕێکانت کاتێک هاوڕەکانتە ناسی لەگەڵ هاوڕەکانی دیاری بکەی دووبارە. یاری چاوشارکێش بکەن. باشە؟ بە زۆر ڕامەکەن نۆکو بکەون. ئازارتان پێ بکە ئاگاتان لە یەکتریش بێ. باشە؟ زۆر چاکە. کەواتە هاوڕێنم کەنار خەونی ئەوەیە کە حەزەکات بڕات بۆ شاری یاری بکە. لەبڕی کە لە کەرکووک هاتۆتە سلێمانی ئێمە لە سلێمانی ئەبین بۆ شوێنێک پێت ناڵم جاری کوێ باشە؟ بەس پێم بڵێ تۆ لە کەرکووک ڕۆشتی بۆ شاری یاری؟ یاریت کردووە لەوێ؟ باشە ئەمڕۆژ کە ڕۆشتین بۆ ئەو شوێنی کە ئەدبین جارێ سوپرایزە پێت ناڵین پێم بڵێ ئێرە خۆشتر بۆیان ئەوێ باشە؟ باش. زۆر چاکە. کەواتە خەونەکەی کەنار بەدێنین ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە بزانن کە ئیبین بۆ چۆ و سوپرایزێکی کەشم هەیە بەس لە کۆتاییە پێتەڵم باش؟ ئێوەشتا کۆتایی لەگەڵمانە بن بزانن سوپرایزی کۆتاییمان چیە بێ. گەر ئامادە بی ئەڕۆین. ئامادەیت؟ زۆر چاکە. کەواتە هەستە با پێکەوە بڕۆین بۆ شوێنەکەمان.
عزیزان گەشتینە شوێنەکە لەگەڵ کەنارە. کەنار پێم بڵێ ئێمە ئێستا زین لەکوێین؟ لە تایگەر تاونین. تۆمان هێنا بۆ تایگەر تاون بۆ ئەوەی کە بە دڵی خۆت یاری بکەی لە بەرەوەی کە تۆ خەونەکەت ئەوە بوو حەزت لەوە بوو کە یاری بکەیت. جا ئەمڕۆ بە دڵی خۆت چەند کاتژمێر ئەڵێ یاریکە. باشە؟ دڵخۆشی؟ چەندێک دڵخۆشی؟ زۆر زۆر دڵخۆشە. پێم خۆشە کە دڵخۆشی توانیمە کە دڵخۆشت بکەم و من و تۆ ئەمڕۆ پێکەوە یاریەکەین وتی حەزم لە یاری چاوشارکێشەکەین بێکەوە باشە؟ کاتە لەگەڵمانابن با بڕۆین یاری بکەین. وارە با بڕۆین. بەڕاستی لاک بووم کەنار. تۆژی لاک بوویت؟ زۆر جوڵین وەرە با تۆزە پشوو بین. وای شکر دانیشتین بەڕاستی هیلاک بووین هاوڕێیان. بابزانم کەناریژی لاک بووە؟ هیلاک بوویت؟ حەزەکەی تاو بەرنامەکە کۆتایی پێبێنین یان یاریتر بکەی؟ یاریتر بکەین. کاتە هێشتا بەتەواوەتی هیلاک نەبووە. باشە کەنار پێم بڵێ دڵخۆش بووی کە یاریەکان ئێرە تاقی کردەوە؟ یاری زۆر خۆشی لێ بووە بوو. بازنەکەمان کرد، شارە تۆپەکەمان کرد، میکانۆمان دروست کرد. گۆرانەیەکیش هەیە ئەها ئەڵێم میکانۆیە یاری مناو یاری تۆیە لەبەر نییە گۆرانیە؟ لەبەرتە؟ باشە ئەجا کۆمەڵە یاری ترمان کرد توانیمان کە خەونی کەنار بەدی بێنین لەبەرەوەی کە کەنار حەزیە کرد یاری بکات. پێم بڵێ ئەگەر ئەم جارە هاتیتەوە بۆ سلێمانی سەردان ێراکەیتەوە حەزەکەی دووبارە بێتەوە؟ بەس منیش بێنە لەگەڵ خۆتە. باشە؟ باش. زۆر چاکە. ئەی چیتر کەنار تۆوتە من هاوڕێم زۆرە و لە ماڵیشەوە یاریەکەم. یاری چاوشارکێشی زۆر حەز لێ بوو وا بوو؟ چی یارێکی ترە حەز لێ؟ ڕۆژانە یاریەکەیت؟ یاری بە چیەکەیت؟ بە ئەلعاب و تۆپەکانە. تۆپ یاری تۆپ زۆر خۆشە ئازانی؟ گۆرانێکە بۆ بڵێم لەسەر یاری تۆپ؟ گوێ بگرن. گۆڵگۆڵێن مەکرد
لە کۆڵانەکە تۆپەکەم هەڵدا چۆ سەردارەکە ئەو دارە تو بوو هێلانەی لێبوو هیچ چۆلەکە بوو تۆپ بۆ ئەوێ چوو تو ئەو لە هاتووە تۆپەکە هەڵبی بکەوێتە سەردارێک نەتوانی بیگریتەوە بەڕاستە کەی باولاتوەتی بۆم باسکە زوو زۆر زوو بیرە نەماوە ئەی باشە یادگارێکی خۆشمان خۆشت هەیە کە بۆمان باسکەی ئەدەی چی لەگەڵ هاوڕەکانم یاریەکەم ئێ شتێکتان بەسەر هاتووە لەگەڵ هاوڕێکانی کە زۆر پێکەنی بن چی شتێک ئادی بۆمان باسکە ئەگەر بیرم مابێ کەنار لە بڕەوی کەوتی حەزم لێیە بەردەوام بین لە یاریکردن بەردەوامە بین ئێمەش و سپرایزی کەشمان هەیە بۆ کەنار جا کاتێک هاتینە ئێرە شوێنێک هەبوو کە یاری لێبوو وتە حەزم لێ ئەو یاریە بکەم وتی یارێکە نای چیە؟ تۆ چیت پێوت؟ چووپەکەش؟ چوب بوو؟ تۆ چوب بوو بینیت؟ بەڕاستی ئەو زۆر ژیرتر توانی کە بیناسێتەوە یاریەکان کۆمەڵە چوب بوون حەزت لێ تاقی بکەینەوە؟ دەبرێت کە کەنار حەزی لەوێشە ئەڕۆین بۆ ئەوێش ئەو یاریەش تاقیەکەینەوە و یەک سپرایزی زۆر جوانم هەیە بۆت لە کۆتاییە باشە؟ با بڕین وەرە با بڕین ئەو یاری چوبە تاقی بکەین بەڕاکین کەنار وەرە سێر کە ئێرە سپین زۆنە ئەو شوێنەی کە خۆت داوات کرد کاتێک سەرەتا هاتین وتی ئەوە چییە ئۆتۆم بێلانە چوبەکەی پێوەوە بوو کە باست کرد جا لێرە ئەم یاریەش تاقیەکەینەوە تۆ پێشتر تاقیت کردوەوە یاریە؟ نەو کردووە؟ کاتە یەکەم جار هەبێ؟ بۆ یەکەم جار ئەمڕۆ لە بەرنامەی خەون کەنار ئەم یاریە تاقیەکاتەوە دڵخۆشم ئەی پێم نەوتی پێشتر هاتبووی بۆ تایگەر تاون یان یەکەم جارت بوو ئەوەش دڵخۆشم کە ئەمڕۆ بۆ یەکەم جار کەنار ئەم یاریانە تاقیەکاتەوە جا سپرایزێکی کەشم هەیە کەنار پێت بڵێم ئامادەی پێت بڵێم گوێ بگرن با پێی بڵێم بەس سەرەتا تۆ پێم بڵێ وتیان حەزت لە کۆمەڵێک فیلم کارتۆنە چ فیلم کارتۆنێکە زۆر زۆر حەز لێیە سەرسامی پێی سندرێلا حەزت لە سندرێلایە جا سپرایزەکەمان ئەوەیە کە لە بڕێ کە تۆ حەزت لە سندرێلایە بۆستەیەک دەقە ئەگەر هاوکارم زۆر سپاس چاوت داخە چاوت داخە چاوت داخە چاوکەرەوە جوانە جلی سندرێلا ئەمڕۆ ئەتکەین بە سندرێلا کاتە ئەمە تاقی بکەرەوە باشە لە بەری بکە دواتر بەم جلوبەرگەی سندرێلاوە ئەڕۆین یارێکەش تاقیەکەینەوە باشە دڵخۆشم جا دیارێکی کەشم هەیە بە ئەوە شت هەر بۆ بێنم ئەوە بگرە باشە ببینە چیم بۆ هێناوی بڕاستی زۆر قورسم ئەمە ئەتوانین لەگەڵ جلوبەرگەکەیە بیپۆشی و ئەمەش کۆمەڵێک یاری زۆر زۆر خۆشن لەبەرەوەی کە کەناروتی حەزم لە یاریە و ئەمڕۆ خەونەکەیەوە بوو کە یاری بکە و یاریشمان بۆ هێنا بۆی کە لە ماڵیشەوە بەردەوام بی یاری بکەی باشە جامە یاریەکی زۆر زۆر خۆشە ئەتوانی بیکەی خۆت باشە و ئەمەش یاریەکی ترە پازڵە دروستیەکەی بە کۆمەڵێک شێواز و زۆر سپاسی سنتەری ما دەکەین کە ئەمڕۆ ئەم دیارە جوانانەی بە ئێمە بەخشی بۆ ئەوەی کە بین بە کەنار من هاوکاری تەکەم باشە چکە زۆر قورسە و کەنار ئێستا با ماڵاوایی بکەین لە هاوڕێکانمان لە بەروی بەرنامەی خەونی ئەم جارەمان کۆتایی پێهات بەڵام یەکشەممەکەی کەش بینەرمان بن بزانن چ مناڵێکمان لەگەڵایە و خەونی چییە پێکۆ با ماڵاوایی بکەین کەنار دواترە ڕێن بۆ یارێکە باشە زۆر چاکە کەواتە تا بەرنامەیەکی تری خەون بەخواتان سپێرین خواتان لەگەڵ